بینەرانی ئازیزی NRT سڵاو تاوتوێ ئەمڕۆمان تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر کۆمیتەی بەرپاکردنی یەکی ئایار و داواکاریەکەیان سەبارەت بە ئەنجامدانی خۆپیشاندان لە ڕۆژی جەژنی کرێکارانی گیاندا. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرەمان میوانداری بەڕێز شەماڵ عەلیمان کردووە، ئەندامی کۆمیتەی بەرپاکردنی یەکی ئایار. بەخێر بیت. زۆر سپاس دەکەم. کاک شەماڵ، ئێوە کێن؟ ئێمە کۆمیتەی بەرپاکردنی یەکی ئایارین لە کوردستان لە شاری سلێمانی پێکهاتوین لە کۆمەڵێک لە کرێکارانی ئەم شارە نوێنەری ناوەندە کرێکاریەکان بۆ ماوەی 20 ڕۆژێک گەچێ ئێمە دەستمان کردو بە خۆ ئامادەکردن ئەم کۆمیتێمان پێکهێناوە و لەسەر بەرنامە و چالاکیەکانمان قسە و باسمان کردووە و ڕێکەوتوین لەسەر کۆمەڵێک چالاکی بەشێکیمان ئەنجام داوە و ڕێپێوانی یەکی ئایارمان ماوە کە ئەمانوێ ئەنجامی بین. بەڵێ مەبەستە ئەوەی کۆمیتەکە ماوەی 20 ڕۆژە پێکێنراوە؟ ماوەی 20 ڕۆژەوە کاری بۆکەین، بەڵێ لە 16 مانگە بڵێن 15 ڕۆژ بەر لە ئێستا تقریبەن 14 ڕۆژ بەر لە ئێستا لە 16 مانگە بە ڕسمی ڕامانگەیان، بەڵام بەر لەوەش کارمان بۆ کردو بۆ کۆکردنەوەی ئەو کرێکارانەوە نوێنەری ئەو ناوەندانە لە شاری سلێمانیە. بەڵێ بۆچی لەم ساڵدا بڕیارتاندا کە چالاکی پێشکەش بکەن و چۆن بڵێ زیاتر دەنگی خۆتان بخەنەڕوو؟ ئێمە هەموو ساڵێکەوەی کە ئاشنابێ بە کرێکارانی سلێمانی بە تایبەتی ئەزانێت کە هەموو ساڵێک چالاکی لەم ڕۆژەیە کراوە. ئەوەی بەڕاستی چالاکیەکەی ئەم ساڵی کرد بە شتێکی تایبەت خودی بارودۆخەکەی و ئەوەیە کە وەزعێتێکی تایبەت هەیە لە کوردستانە، نەک ئەوەی کە کرێکاران یەکەم جارە چالاکیەکەن یاخود خۆپیشاندان یا بڵێن ڕێپێوان سازەکەن، کە ئەمە تقریبەن تەقلیدێک و بڵێن تەقلیدێکە هەموو ساڵێک دووبارە ئەبێتەوە بە شێوازی جۆر بە جۆر بە ڕێپێوان بە کۆبوونەوە بە ئاهەنگگێڕان بەمانە لە هەموو ساڵێکا کراوە. ئەم ساڵیش وەکو ساڵانی تر شتێکی ئاساییمان نەکرد. بەڵێ هەندێک دەنگ هەیە پێی وایە کە کۆمیتەکەی ئێوە درێژبوونەوەی ئیمتیدادی ئەو بزوتنەوە جەماوەریەیە کە لەبەر دەرکی سەرا دروست بۆ و لە ئێستادا بڵاویان پێکراوە و پێیان وایە کە ئێوە ئەتانەوێ ڕۆژی یەکی ئایار بەکار بهێنن ئیستیغلالیکەن بۆ ئەوەی خۆپیشاندان دەست پێ بکاتەوە. ئێوە وەڵامتان چییە؟ ئەوە تۆمەتە، ئەوە بڵێ جۆرێک لە عقلێتێکی موامەرەوە سەرچاواگرێ، هیچ پیلانێک لە ئارایان نییە. ئێمە کۆمیتەیەکی سربەخۆین لە کاتی وجود و بوونی ئەو خۆپیشاندانە جەماوەریە لە بەردەرکی سەرا ئێمە دروست بووین و پێک هاتوین، درێژکراوەی ئەوە نین و بەشێک نین لەو با بڵێن بەشێک نین لە ئەنجومەنی کاتی سەرای ئازادی، بەشێکین لەو ناڕزایەتی جەماوەری کە لە کوردستانە هەیە، بەشێکین لەو ناڕزایەتیە، بەشێکین لەو ناڕزایەتی جەماوەری کە لە هەموو ناوچەکەیە هەیە. هەموو ناوچەکە دەرگیری کۆمەڵێک کێشەی گەورەیە، چەسانە وستەم هەیە. مەبەستی تۆ ئەوەیە ئەو ئەنجومەنە کاتیەی بەردەرکی سەرا یان وەکو خۆیان ئەڵێن سەرای ئازادی بەشێک نییە لەو ناڕزایەتی کە ئێستا بوونی هەیە؟ من پێم وایە ئەویش بەشێکە، بەڵام ئێمەش بەشێکی نەک ئەوەی کە ئێمە ئیمتیدادی ئەنجومەنی کاتی بین، ئێمە بەشێکی لەو ناڕزایەتیە بە معنای ناڕزایەتێکی جەماوەری هەیە سەبارەت بە بارودۆخێکی سیاسی و اقتصادی و کۆمەڵایەتی نالەبار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کوردستانیشی گرتوتەوە. ئێمەش بەشێکینەوە، بەڵام بە معنایەوەی درێژکراوەی و خۆپیشاندانانە بین کە لە بەردەرکی سەراکراوە ئەمەیان دروست نییە. ئێمە ساڵانی پێشووتریش وەک باسم کرد ڕێپێوانمان کردووە، ئەم ساڵیش بە عادەتی ساڵانی ڕابردوو کردومانە، بەڵام ئایا بەشێکین لەو ناڕزایەتی؟ بەڵێ بەشێکین کاری ناکەین. بەڵام ئێوە پێشتر ڕاتانگەیاندە بوو کە ئەو گردبوونەوەیەتان مەبەست لەو گردبوونەوەی یادکردنەوەی یەکی ئایارە. بڵێ بۆچی بەردەرکی سەراتان هەڵبژارد؟ ئێمە بەردەرکی سەرامان هەڵبژاردەمە بڕیارێک بوو ئێمە وەختێکدا بوومان کە بەردەرکی سەرا ئەو خۆپیشاندانەی لێبوو. پاشان من لێرە بۆ بەڕێستان شتێک ئاشکرا ئەەکەم کە ئێمە وەختێک چوین داوای مۆڵەتمان کردو ئەوان داوایان کردوتیان شوێنەکەی بگۆڕن بۆ بەردەرکی سەرا، یعنی بە جۆرێک ممکنە کۆنتترۆل نەکرێ بە سەریازاڵ نەبن. ئەمانە ئێمە ڕازی مەبەستمەوەی بۆچی وەکو ساڵانی تر شوێنێکی وەکو سەکۆی ئازاد بۆ نمونە لە ناو پارکی ئازادی یان جێگایەکی ترتان هەڵ نەبژارد؟ بەڕاستی ئەو خۆپیشی سەرای ئازادی سەرای ئازادیمان هەڵبژارد لەبەرەوەی کە وەک وتم پێشتر ئەمە هەبوو. سەرای ئازادی خۆپیشاندانێکی جەماوەری بەردەوامی تیا بوو، خەڵک لەوێ ڕێی خۆیان دەرەبڕی، کرێکاری تیا بوو، غەیری کرێکاری تیا بوو، هەموو توێژەکان لەوێ تعبیریان لە بەڵام هەست ناکەن سووربوونی ئێوە لەسەر ئەوەی کە لە پارکی دایکەوە بەڕێ بکەون بۆ بەردەرکی سەرا
گومانی حکوومەتیان گومانی لایەنە پەیوەندیدارەکانی زیاتر نەکردو. جاتۆ نەوە هێش قسەکەم تەواو بکەم. ئێمە کە داوای مۆڵەتمان کرد ئەوان داوایان لە ئێمە کردوتیان شوێنەکەی بۆ ناگۆڕن جێگاکەی بۆ ناگۆڕن بۆ ئیلا بەردەرچی سراوتمان باشە بۆکوێ خۆمان پێشنیارمان کردوتمان باخچەی گشتی ئەچین بۆ باخی گشتی ڕەبتی بە سەرای ئازادیەوە نییە و ڕەبتی بە پێوەست نەبوون بەس بە بەردەرکی سەراوە هەر جێگایکی تر بێ بەڵام ئەوەی کە بڕۆین بۆ پارچی ئازادی بەڕاستی پارچی ئازادی هەم شوێنێکی چەپەکە هەم ئەم جوڵانەوەی کە لە ڕابردووە لە کوردستانە ڕوویا و ماوەی دوومانگ بەعزێک کۆدی هێناوەتە پێشەوە بەعزێک تعریفات و شتی هێناوەتە پێشەوە کە جیاوازە لە ڕابردوو ئێمە لە ڕابردووە لە پارچی ئازادیەمان کرد لەبەرەوەی کە پارچی ئازادی شوێنێک بوو بۆ کۆبوونەوەی خەڵک ئێستا پارچی ئازادی بۆ بە جێگایەک بۆ نەفیکردنی ئەتراز و ناڕزایەتەکانی خەڵک بۆ ئەوەی کەوا بێدەنگ بێت و ئەترازاتەکانی نەفی بکات لەسەر جادە نەمێنێ نەفی بکات دەسەڵات ناڕزایەتەکانی ئەو بەڵام هێزە سەربازیانەی لە بەردەرکی سەرای ئێستا بڵاویان پێکراوە چی؟ ئەوانە بێ پارێزگاری لێ ئێمە بکەن ئەوانە مافی ئەویان هەیە و ئەرچی ئەویان هەیە کە پارێزگاری لە ئێمە بکەن لەبەرەوەی خۆپیشاندانی ئێمە خۆپیشاندانی بنیادنەرانی ئەم کۆمەلگایە لە قسەکانی بەڕێستا هات وتت جەژن وتت جەژنیەکی ئایارە جەژنیەکی یاریانی بۆنەیەکی کۆمەڵایەتی و نیشتیمانیە بە پێی یاسای خۆپیشاندان ئەساسەن پێویست نەبوو ئێمە داوای مۆڵەت بکەین ئێمە کە داوای مۆڵەتمان کرد ئێمە چاودێری بارودۆخەکەمان کرد ئێمە ینی ڕەچاوی بارودۆخەکەمان کرد و پێمان باش بوو کە لە بارودۆخێکا کە ئەم مۆزوع هەیە کارێک نەکەین کە ئەم خۆپیشاندانە ئەو مەسارە بەربدا کە ئێمە مەبەستمانە بۆ ئەوە داوامان لە دەسەڵات کرد داوامان لە حکوومەتی بڵێن بە دروستتر دقیقتر لیژنەی ئەمنی شاری سلێمانی و پارێزگاری بەڕێزی پارێز مەبەستان بۆچی لە چی بتان پارێزێ لەوە بمان پارێزیە کە خەڵکیێکە بەمەبەستێکی تری هەیە جا لە ڕێپێوانی کرێکاران بێتە نایەوە خەڵکێکە مەبەستێن ئەو خەڵکانەکەی ئەوە ئەترسن بێنە ناو گردبوونەوە ئەو خەڵکانی کە دەسەڵات ڕەوی خۆپیشاندانەکەی ئەو خەڵکانی کە ڕۆژانە دەسەڵات باسییانەکە ئەوانی کە بەردەهاون ئەوانەی کە شێنەوەی کە دەسەڵات خۆی ناویانە بە ئەوەی کە دەسەڵات خۆی ڕاگەاندی دەرکردووە و بڵاوکراوی دەرکردووە ئەڵێ کۆمەڵێک جێرە شێوێن هەنوو ئەوان ناوێن ناون جێرە شێوێن کەواتە ئێوە قەناعەتان بڵین بەو قسەیە یا بەو ڕاگەیاندنەی دەسەڵاتدارانی هەرێم هەیە کە فعلەن دەستێکی تێکدەر هەیە خۆپیشاندانەکان تێکەدا بە هەر حاڵ ئەزانی ئەو شتانە لە هەموو خۆپیشاندانێکە ئەقەلیەتێک کەمایەتێک ممکنە وجودی ببێ کە بێ مەساری خۆپیشاندانەکان بە ئاراستەیەکی ترابەرێ ئێمە کە وەختێک دەسەڵات ئینزاری خەڵگەکە کە ئەمە وجودی هەیە و بوونی هەیە ئەوانە ئێمەش داوامان کردووە دەسەڵات ئەگەر کەسانێکی وا مەوجودن ئەیانەوێ بێن ناو خۆپیشاندانەکانی ئێمەوە ئەگەر مەوجودن ئەمە دەسەڵات ئێڵێ با بمان پارێزێ ئێمە کرێکاران ڕۆژێکی خۆیان هەیە ساڵ ئەڕوات و دێ یەک ڕۆژی کرێکارە باشە ئەمە گەر کەواتە ئێوە بەنیەت پاکی داوای مۆڵەتی خۆپیشاندانتان پێ سێ ڕۆژ معلومە ڕەتکرایەوە ڕەتکرایەوە بە خاتریەوەی بارودۆخەکە لە بەرەوەی بارودۆخەکە نەگونجاوە و ئەمە ئەچێتە زمنی حەقی نیظامی عامەوە ئێمە بە پاراستنی نیظامی عام پێویستمان بەوەیە کە ئەم ڕێپێوانە قەدەغە بکەین و نەیهێڵین تەنانەت هەتاکو بۆ نمونە ڕێگایکی تریان بە ئێمە نیشان نەدا ئۆپشنێکی تریان نەخستە بەردەم ئێمە بۆ نمونە ئەتوانی باڵمان بڵێن خۆپیشاندان مەکەن لەسەر جادە پارکی داکتان هەڵبژاردووە کۆبوونەوەی تیا بکەن لەوێ بمێنەوە ئێمە پارێزگاریتان لێکن خۆپیشاندانی خۆتان یاخود کۆبوونەوە و تەجەمۆی خۆتان لەوێ تەواو کردووانە بڕۆنەوە بۆ ماڵەوە هیچ کام لەمانە پاساوی ئەوان بۆ ڕەتکردنەوەی کۆبوونەوە و ڕێپێوانەکە ئێوە ئەوەیە کە سلێمانی لەبارێکی گشتدایە لەبارێکی گشتدای پاساوی ئەوان ئەوەیە بەڵام ئەمە بە بڕوای من پاساوە ڕاستیەکەی ئەوەیە کە دەسەڵات هەمیشە لە دژی کرێکار بووە دەسەڵات لە دژی ئەوەیە کرێکار بێتە مەیدان قسەی خۆی بکە دەسەڵات لە دژی ئەوەیە کرێکار نوێنەرایەتی خۆی بکە و بێت بڵێ من ڕۆژێکم هەیە و دیفاع لە بەرژەوەندەکان و قازانجەکانی خۆمەکەم ئامانجێکم هەیە خەباتی بووەکەم واتە ئێوە بڕوا و قەنەعەتان بەو پاساوە نییە نەخێر هیچ قەنەعەتمان بەو پاساوە نیە و پاساوێکە بۆ مەبەستمەوەیە چونکە تۆ گەر ڕاستەکەن ئەوە مشکلێک کێشەیەکەی لەم بابەتە ئەو هێزارەتان کە لەوێ داناوە کەسێک زۆر بە ئەستە مەتوانێ پەنابەرێ بۆ ئەوشتانە و گرتمان خەتەرێکی لەو بابەتە هەیە ئۆپشنێکی تر اختیارێکی تریان خستایەتە بەردەستیەمە لەوێ بمێنەوە لەو باخچەیە بمێنەوە لەو پارکەیە بمێنەوە مێنە دەرەوە یاخود بۆ نمونە ئەو مەسارە مەگرن ئەو مەسارە بگرن من 2010 دەرگیری شتێکی ئاوا بووم لەگەڵ ئەو وەختە جێگری پارێزگار وتمان ئێمە لە پارکی نالیەوەی کەن بۆ بەردەرچی سەران نەخێر ناکرێ و نابێ بڕۆنج جێگایشتر بن سەرنجام ڕێکەوتیروانە لە جێگایەکی تر و لە نقطەیەکی تر و دەستمان پێکرد بۆ شوێنێکی تر مۆڵەتی ئەویان پێداین و کارەکەمان ئەنجامدا بەڵام ئەم ساڵ بە بڕوای من دەسەڵات چونکە مەزەقێکی گەورەی هەیە ئەزمەیەکی گەورەی هەیە تەنها هێزی چەک شگا بابووی کەەوە خەڵک بێدەنکە بە هیچ جۆرێک ناتوانێت
بەڵام وەکو ئاگادارن سلێمانی لە ئێستادا پشێویەکی تێدایە و لەبارێکی گرژدایەوە هێزە ئەمنیەکانیش کە بڵاویان پێکراوە لە ناو شار و لەبەر دەرکی سەرا بە تایبەتی بەڵگەی ئەوەیە کە پشێوی و گرژی هەیە پشێوی و گرژی ئێوە بڕیارتانناوە سوورن لەسەر بڕیارەکەی خۆتان کە خۆپیشاندان ئەنجام بدەن من یەکەم شتەوە بڵێم گرژی و پشێوی لە شاری سلێمانیە هێزە چەکدارەکان دروستیان کردووە گرژی و پشێوی لە شاری سلێمانیا ئەوە دروستیان کردووە کە بە جوابی وەڵامی بەردیان بە گولەدایەوە گرژی و پشێوی لە شاری سلێمانی ئەوانە دروستیان کردووە کە کوردستانیان کردووە بە بەڵام ئەوان دەڵێن ئێمە بۆ پاراستنی هێمنی شارەکە هاتوین ئێوە ئەگەر ئەو خۆپیشاندانە بکەن هەست ناکەن ئەبن بە بەشێک لە زیاتر گرژکردنی بارودۆخەکە ئەزاری چۆنە ئەمە بوەزعێتێکە و پاساوێکە دەسەڵات بەدەستیەوە گرتۆ کە گوای هێمنی شارەکە ئەپارێزن هێمنی شار بە دەیان هزار چەکدار ناپارێزرێ هێمنی شار بەوە پارێزرێ کە تۆ وەڵام بە خواستەکانی جەماوەڕ بیتەوە وەختێک تۆ جەماوەڕ لە خۆت کردووە بە دوژمن هەتا کەی بە تەمای ئەم هێزە لەسەر جادە ڕابگری هەتا کەی بە نیازی خەڵک سەرکوت کەی و بە نیازی خەڵک بنێریتەوە بۆ ماڵەوە قسەی خۆیان نەکەن ناتوانێت ئێوە لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە لە هەفتەی شوباتەوە تا ماوەی چەند ڕۆژێک نزیکەی هەفتەیەک بەشداریەکی بەرچاوتان هەبوو لە خۆپیشاندانەکان بۆ دوایەوە کشانەوە ئێمە چین وەکو کۆمۆنیست مەبەستم من وەکو کۆمونیست لێرە نیم بەڵێ کۆمونیستیش نەکشاوەتەوە تا آخرین ڕۆژان لەخزێش بڵین ئەوان بەشێکن لە خۆپیشاندانەکان بەشێکن لە خۆپیشاندانەکان بە هیچ جۆرێکەوەی من ئاگام لێبێ نەکشاونەتەوە بەڵام من وەکو کۆمونیست لێرە نیم نوێنەراتی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانیش ناکەم من بەڕاستی نوێنەرایەتی کۆمیتەیەکی کرێکاری ئەەکەم کە لە کرێکاران پێکهاتوون بەڵێ دوا پرسیارم ئەم دوانیوەڕۆی ئەمڕۆ 4 ئەندامتان دەستگیر کران دواتر ئازاد کران ئەکرێت بە کورتی ڕوونیکەیتەوە بۆمان بەڵێ دوانیوەڕۆی ئەمڕۆ تەنها لەبەر ئەوەی کە کۆمەڵێک پۆستەری یەکی ئارمان بڵاو کردەوە کۆمەڵێک تراکتمان یەکی ئار بڵاو کردەوە کە هیچیان بە موش تەنها پەیوەندی بە یادکردنەوەی یەکی ئارەوە هەیە پەیوەندی بە خواستەکانی خەڵکەوەی بە موش بەلای هێرشکردن یاخود حتا ڕەخنەگرتن ڕاستەوخۆیی لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان یا حیزبەکان نەبووە بەڵام لەگەڵەوەش 4 ئەندامان مەرجی ئازادکردنەکەیان چی بوو مەرجی ئازادکردنەکەیان ئەوەیە کە واز لەم کارانە بێنن و بگەڕێنەوە ڕۆژی یەکشەمە گوایە لە بەردەمیانە بۆی تحقیق تەواوکەن من یەک خاڵ هەیە مێ ئیشارەتی پێمە بەر لەوەی ئەم تەواو بێ ڕۆژی جەژنی کرێکار ڕۆژی جەژنە وەکو مناسبەیەکی وەتەنی بە پێی یاسای خۆپیشاندان پێویستی بە مۆڵەت نییە و ئەمەیکە دەسەڵات ئەیکا لە بەرامبەر ئێمەیە هەڕەشەکردنە لە کرێکار ژێپێنانی مافەکانی کرێکارە و من لە ڕێگەی بەرنامەکەیەوە ئێستش داواکەم کە دەسەڵات بەم سیاسەتی خۆیان بچێتەوە ڕێگە بە کرێکار بکە ڕۆژەکەی خۆی شەماڵ عەلی ئەندام و یەکێک لە ڕێخەرانی کۆمیتەی بەرپاکردنیەکی یار زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆکانی نارتی زۆر بینەرانی عزیز لە ماوەی ڕابردوودا تاوتوێیەکی ترمان پێشکەشکردن لە خۆشی دابن.